بەڵگەنامەیەکی نهێنی لە باڵێۆزخانەی ئەمریکا لە لەندەن کە راپۆرتی ئەفریکان کۆندیفانشاڵە ئاشکرای دەکات کە ئەمریکا و ئیسرائیل بە فەرماندەی لیوا خەلیفە حەفتەر هێزێکی تایبەتیان مەشق پێ کردووە لە وڵاتی چاد و کامیرۆن و ناوچەی تر. تێچووی ئەو مەشقەش لە ڕێگەی بانکێکی عەرەبی لە گابۆن و لەلایەن عەرەبستانی سەعودیەوە دابین کراوە. حەفتەر کەسایەتێکی نزیکی ڕێبەری لیبیا موعەمەر قەزافی بووە تا ئەو کاتی لەلایەن هێزەکانی وڵاتی چادەوە لە دۆڵی دووم لە ساڵی 1970دا بەدیلگیرە. ئەمریکا ئەو ڕووداوی بە هەلزانی بۆ نانەوەی ئاژاوە لە لیبیادا بەڵکو کردیە فرسەتێک بۆ ئەوەی بیکاتە وڵاتێکی پاشکۆی خۆی. لە چوارچێوەی ئەو ململانەیەدا کە لە نێوان ئەمریکا و سۆڤێتدا لەسەر وڵاتانی ئەفریقا لە ئارادا بوو، ئەوەش بە پێی بۆچوونی دێریک فلودی ڕۆژنامەنووسی پسپۆر لە کاروباری سەربازی ئەفریقادا. فلود بڕوای وایە حسێن حەبری سەرۆکی پێشووی چاد وەکو کەسێکی بە نرخ سەیری حەفتەری کرد لەلایەن ئاژانسی هەواڵگری ئەمریکاشەوە ئاگادار کرایەوە کە گرنگی تایبەت بداتە حەفتەر. ئەماژەش بە چەندین راپۆر دەدات کە ئیسرائیل و سعودیەش گرنگی تایبەتیان بە حەفتەر دەدا چونکە قەزافیان بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی خۆیان لە قەڵام دەدا. لەلایەکی تریشەوە جلین کارڵی بەرپرسی پێشی ئۆپەراسیۆن لە ئاژانسی هەواڵگری ئەمریکا CIA جەخت لەوە دەکاتەوە کە حەفتەر ئامانجێکی گرنگ و نمونەیی بوو بۆ ئەوەی گوشاری بخرێتە سەر و پێشنیازی یارمەتی دانیشی پێشکەش بکرێت. بەڵگەنامەیەکی تری دەرچوو لە باڵێۆزخانەی ئەمریکا لە چاد ئاماژە بە سەربازگیری حەفتەر دەکات لە ڕیزی هێزە سەربازیە نوێیەکەیدا. ئەوەی لەو راپۆرتەدا هاتووە ئەوەیە کە زۆربەی سەربازە دی لە لیبیایەکان لە چاد ئەویان ڕەت کردوێتەوە پەیوەندی بە هێزەکەی حەفتەرەوە بکەن، بەڵام ئەو شێوازی دڵڕەقانە و ئەشکەنجە تامردنی لەگەڵیان بەکاردەهێنا بە ناچارکردنیان بۆ پەیوەندیکردن پێیەوە. بە پێی زانیاری دزەپێکراو لە ئیمەیلی هیلاری کلینتۆنی وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا، هێزەکانی حەفتەر لە ژێرناوی سوپای ڕزگاری لیبیا کە نزیکەی 300,000 سەربازی لەخۆ گرتبوو چەندین جەنگی لەگەڵ قەزافیدا بەرپا کرد کە ئامانجەکەی جیاواز بوو لە نێوان سەرکەوتن و شکستدا. ئێستاش کە حەفتەر هیچ شەرعێتێکی نێودەوڵەتی و بگرە نیشتیمانیشی نییە، بەڵام لەلایەن زۆرێک لە وڵاتانی جیهانەوە پشتیوانی دەکرێت و چاو لە تاوانەکانی دەپۆشرێت. ئەوەش دەری دەخات کە پەیوەندیە گوماناویەکانی ناوبرا و هۆکاری ئەو چاوپۆشیەیە لە کاتێکدا چەندین فەرماندەی میلیشیاکانی لەلایەن دادگای تاوانەکانی جەنگەوە داواکراون. تتقدم القوات المسلحة العربية الليبية وبخالص الشكر والتقدير للدول الشقيقة والصديقة على مساندتها لنا.